ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە ماوەی 48 کاتژمێردا ژمارەیەک ڕاگەیاندراوی جیاوازی بەناوەوە بڵاو کرایەوە. تیمی پارتی ناو ئەنجومەنەکە دەستگیرکردنی گروپێکی سەر بە پەکەکەیان لە ئۆپراسیۆنێکدا ڕاگەیاند. تیمی یەکێتیش ڕەتی کردەوە ئاگاداری ئۆپراسیۆنێکی لەو جۆرە بن. ئەنجومەنی ئاسایشی هەرێم باڵاترین دەستگای ئەمنی یاسایی هەرێمی کوردستانە و بە یاسایەکی پەرلەمانی کوردستان ساڵی 2011 دامەزراوە. بەپێی یاساکە ڕاستەوخۆ سەر بە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە و لەلایەن سەرۆکی هەرێمەوە کەسێک وەک ڕاوێژکار کە پلەی وەزیری هەیە دادەمەزرێنرێت. یەکەم ڕاوێژکار ساڵی 2012 لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستانەوە دیاریکرا. ئەوە بوو مەسرور بارزانی کوڕەگەورەی خۆی و سەرۆکی ئێستای حکوومەتی هەرێمی کردە ڕاوێژکاری ئەنجومەنەکە و هێشتا هیچ جێگرەوەیەکی بۆ دیاری نەکراوە. بەپێی مادەی 2 یاسای دامەزراندنەکە، ئەنجومەنەکە لە هەریەکە لە دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوەبەرایەتی گشتی هەواڵگری سەربازی پێشمەرگە و ئاژانسی پاراستنی و دەستگای زانیاری پێک هاتووە. ئەنجومەنەکە لە 5 ئەندام پێک دێت. سەرۆکی دەستگا بەشداربووەکان و ڕاوێژکاری ئەنجومەنەکە کە 3 ئەندامیان سەر بە دەستگای یەکێتی و 2 ئەندامیان سەر بە پارتین. گەرچی ئەنجومەنەکە بەپێی یاسای پەرلەمان دامەزراوە و ئامانجی یەکخستنی توانای هەواڵگری و سەربازی هەرێمی کوردستانە، بەڵام هاوشێوەی دامەزراوە شەرعیەکانی دیکە لەلایەن پارتیەوە کۆنتڕۆڵ کراوە و لە ململانە سیاسیەکاندا بەکاری دەهێنێت. تا ئێستا دەستگا هەواڵگریەکانی پارتی و یەکێتی بەجیا کار دەکەن و ململانەی سەخت و توندیش لە نێوانیاندا هەیە. ئەنجومەنەکە لەگەڵ ئەوەی سەر بە دەستگای سەرۆکایەتی هەرێمە، بەڵام تا ئێستا ئەو دەستگایە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە کۆنتڕۆڵ کراوە و ڕادەستی سەرۆکی هەرێم ناکرێت. تەنانەت ڕاگەیاندنی فەرمی ئەنجومەنەکە تەنیا ڕووماڵی چالاکیەکانی سەرۆکی حکوومەت دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم تا ئێستا پۆستی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی ڕادەست نەکردووە و هەر لەلایەن خۆیەوە بەڕێوە دەبرێت. هەرەوەش وای کردووە سیمای کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێم زیاتر سیمایەکی دەستگای ئەمنی و هەواڵگری هەبێت تا کابینەیەکی مەدەنی. لەگەڵ بڵاوبوونەوەی ڕاگەیاندراوەکەی تیمی پارتی لە ئەنجومەنی ئاسایشی هەرێم، کۆما جڤاگێن کوردستان کەجەکە بە توندی وەڵامی ڕاگەیاندراوەکەی دایە و ڕەتی کردەوە هیچ هەوڵێشیان بۆ تێکدانی ئاسایشی هەرێم دابێت. ڕاگەیاندراوەکەشیان بە ئامادەکاری بۆ جەنگی ناوخۆیی ناوبرد. کەجەکە ڕایگەیاندووە تەواوی تۆمەتەکانی پارتی ئامادەکارین بۆ جێبەجێکردنی پلانی میت لە باشووری کوردستان. هاوکات موراد قەرەیلان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پەکەکە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ دەستگاکانی حیزبەکەی ڕایگەیاندووە پارتی ئامادەکاری بۆ شەڕی ناوخۆیی دەکات. هەر بۆیە چاوەڕێیەوە دەکەن هەڵوێستی فەرمی مەسعود بارزانی سەرۆکی پارتی بزانن. قەرەیلان ڕایگەیاندووە پارتی هێزەکانی بۆ ئەو ناوچانە جوڵاندووە کە بارەگاکانی گەریلاکانی لێیە. هاوکات کۆتایی هەفتەی ڕابردووش لە کاتی جوڵاندنی هەردوو هێزی گوڵان و چەکدارانی ڕۆژ بەرەو شارەدەی دینارتە لە سنووری ئاکرێ پێکدادان لە نێوان هێزەکانی پەکەکە و پارتی ڕوویدا، بەڵام هیچ کوژرا و بریندارێکی لێ نەکەوتەوە.